سواڵتان لەبێ پێشەکی بەخێرهاتنتان دەکەم. کارگەی دۆشاوی تەماتەی شارەزوور لە ساڵی 2014 دامەزراوە. لە ساڵی 2016 بەرهەمەکانیمان خستووەتە بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراقەوە. ئەم کارگەیە خاوەنی دوو هێمای بازرگانیە. هێمای یەکەم بە ناوی دۆشاوی تەماتەی شارەزوور بۆ هەرێمی کوردستان، هێمای دووەمیش بە ناوی ماجون تەماتم بەغداد بۆ پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق. ئەم سیستمی ئەم کارگەیە لە وەرزی تەماتەیە بۆ ماوەی 4 بۆ 5 مانگ کاتێک کە تەماتە نرخی گونجاوە ئەو تەماتە وەرەگرین ئەیکەین بە خەستە دۆشاو. خەستە دۆشاوەکە لە سافکەرەوە دائنێن بۆ دوای تەواوبوونی موسمی تەماتە، ئێستا کە بە چاوی خۆتان ئەیبینن. ئەو ئیشێک ئێمە زۆر شانازی پێوەکەین کە ئەم قەیرانێک هاتە پێشەوە. ئەم قەیرانەکە ئەم شەڕی ئێران و ئەمریکا بوو بەهۆی بەرزبوونەوەی هەموو نرخێکی کاڵای خۆراکی. سوپاس بۆخوا کارگەی دۆشاوی تەماتە هەرچەنە کارگەکانی وڵاتانی دراوسێک پەیوەندیان پێ کرد سەبارەت بە سەرخستنی نرخی دۆشاوی تەماتە نەمانهێشت، ئێمە نرخەکانمان ڕاگرتووە. ئەم کارگەیە 40 کارمەندی ڕسمیتیایە کە پێکاتۆ لە ئەندازیاری کارەبایی، ئەندازیاری میکانیکی، ئەندازیاری کیمیاوی، هەروەها چەندین دەرچووی کۆلێژەکان، کۆلێژی کشتیکاڵ بەشی پیشەسازی خۆراک لە هەردوو ڕەگەزی نێر و نێر. بەڵام لە موسمی لە وەرزی ئیشدا کاتێک کە تەماتە پێەکە پێویستە نزیکی 150 بۆ 200 کارمەند هەمیشە هەبێت، چونکە وەرگرتی تەماتە و کردنی بە خەستە دۆشا و هەروەها لە قوتونان کارێکی زۆر زۆر قورسە. کارگەکەمان ئەو کارمەندانش کە لێرە دامەزراون هەمووی خەڵکی گوندەکانی دەوروبەری شارەزوور و پارێزگای هەڵەبجە و ناوچەی هەورامان و قەزای خورماڵ. ئێمە هەمیشە هەر لە 15 شەشەوە زۆر جاگرێ بەسمان لەگەڵیانە، لەگەڵ جوتیا کۆنتاکتمان هەیە لەگەڵیانە لە 15 شەشەوە هەتاوەکو 20 ئێمە بەرهەمی جوتیارەکان وەرگین، ساڵانش بەرهەمی جوتیارەکانمان وەرتە لەو وەرزە کە لێشان وەرگین ئەیکەین بە خەستە دۆشا و حسابکەرەوە دایێنین. ئیتر لە دوای تەواوبوونی موسمی تەماتە ئەو بەرهەمە کە لێمان وەرگرتوون ئەو کاتە لە قوتونانی بۆ ئەکەین، پاستۆڕیزەی بۆ ئەکەین و ئەیخینە بازاڕەوە.
تەماتە هەموو بەرهەمێکی تەماتە بۆ دۆشاو ئەبێت بەڵام جیاوازیە ئەو تەماتی کوردیەی کە هەمان لای خۆمان بە تایبەتی وردەکە ئەوە لەوانەیە بە 10 کیلۆ 12 کیلۆ اینجا کیلۆ تەماتە با بەدەستەوە بەڵام ئێستا خۆشبەختانە ئەو تەماتانەی کە زۆربەی جوتیارەکان لە ئێمە تێگەشتن و پێشتر کۆنتاکتمان بووە هەم لە دەشتی شارەزور هەروەها لە شتەپەی هەورێر هەروە سمەر عەدنان لە دۆڵ تەماتێکە لە جۆری سێوە هەم گۆشتی هەیە و هەم ئاو ئەوە کە زۆرترین ڕێژەی دۆشاومان ئەیا بەدەستەوە ئەوانش ئەوە ئەچێن. ئەمە پێشەوە باسی ئەوە کە بڵێن بۆ دەرەوە وڵات پێش حەزەکەم سپاسێکی بێپایانی بەڕێز کاک نەوزاد کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی بکەم تا ئێستا چەند جارێک کێشەم بۆ دروست بووە سەبارەت بە هەناردەکردن لەم ماوە سێ تڕێ لەمان ئەنارد سێ بار هەڵگرت یەکیان بۆ سوید یەکیان بۆ ئەڵمانیا یەکیان بۆ بەریتانیا بەڵام بەداخەوە کە ڕێگریمان لێکرا هەناردەی نەکەین ئەو هەرچەنە من کارگەکەم سەر بەو نییە بەڵام ئەو بەڕێوەبەری گشتی بازرگانیە پەنام بۆ برد هەر وەکو کنفەیەکوونێ لە جێ خۆیان بانگی کردن و پەیوەندی کرد بە بومەرگی برایم خەلیلەوە و بارهەڵگرەکانی بۆ بەڕێکردن سوپاس بۆخوا لەبەرەوە کە دۆشاوەکەمان دۆشاوێکی باڵێن سروشتیە هەروەها ئەکوالیتی بەرزە چونکە ئەو دۆشاوانەی لە عێراقان کەمیان یان ئەتوانن لە تاقیگەی ئەوروپی دەرناچن بەڵام ئەوەی ئێمە لەبەرەوە کە کەرەسەی پارێزبەندی تیانە چونکە ئەم دۆشاوانە لە 7 شەو لە تاقیگەی ئەوروپی ئەمێنێتەوە ئێستا سپاس بۆ لە وڵاتی بەریتانیا لە ئەڵمانیا لە سوید لە نەرویج لە زۆربەی وڵاتەکان هەروە لە 5 وڵاتی عەرەبی هەیە دۆشای تەماتی شارەزوو و ئێستا چەندین وڵاتی و چەند کەسانی تر هاتوون داوای بریکارمان دەکەن بۆ وڵاتەکانی تر بۆیان کردووەتە ئەم دۆشاوە. سپاس بۆخوا خۆتان زانن بازارەکانی هەرێمی عێراق پڕ بووە لە کاڵای دەرەکی بە تایبەتی وڵاتانی دراوسێ بەڵام ئێستا ڕۆژ بە ڕۆژ ئێمە کورسیەکەمان پێ لێش کردوون و فەرشەکەمان لەژێر دەرهێناون ڕۆژ بە ڕۆژ فەڕوو ئەکاتە کاڵاکەی ئێمە دۆشای تەماتەی شارەزوو ڕۆژ بە ڕۆژ ئیشەکەمان بەرەو پێشەوە ئەچێ و بۆتە هۆی وەستانی کاڵاکانی دەرەوە ئەمە چەند کارمەندێکمانەیە چێ لەوانە کە قوتووەکان بە بەتاڵی ئەنێرن ئەو قوتووە بە بەتاڵیە یەکەم جار ناو قوتووەکە پاکش دەکرێت تەحقیمەکرێ ئەنجا ئەو دەستگای تێکردنەکە هەمانە ئەو دەستگا ئەتوانێت لە خولەکێکدا 200 قوتو تێکا بەڵام ئێستا خستومانتە لە خولێکا 100 قوتو 8 گرامی تێکا دوای کە تێکە هەروەها دوو دەستگامانەیە یەکیان هیچ 400 گرامیە بەستنی سەری کانزاییەکە یەکێکیان هی بەستنی سەری 8 گرامیەکەیە دوایەوە لەوێ بە پرۆسەیەک ئەڕوا و پاسوریزە ئەکرێ و ئەچێتە ناو تونێلەوە لەو تونێلەکە لە دوو بەش پێغاتوە بەشی گەرم بەشی سەر بەشی گەرمەکە بۆ ئەگەر بێت و ئەو دۆشاوە ناو دۆشاوە میکرۆبی تیابێ بە گەرماکە ئەکوژرێ بەشی ساردەکەش ئەگەر میکرۆبی دژە سەرمای تیابێ ئەویش دەکوژرێ سەعا و پرۆسە سەعاتێک و 10 دقەی پێچێ دوایە کە ئەچێتە دەر دەوێ باڵێن هەوا لە سەری قوتووەکە ئەدێتەوە وەکو ئاوی پێوە لەبەرەوە کە ژەنگ دەکات دوایی بەرواری ڕێکەوتی لێ ئەدێت دەرچوون و بەسەرچوون. ئێمە هەر لە سەرتاوە تەنانەت لە تەماتەشە ئەو تەماتانش کە وەریەگرن یا ئەیکەن بە خەستە دۆشاو ئەوە زوو ئێمە پشتگیری بۆکە چونکە
دوو ئەندازیاری چیمیاییمان لێ لە تاقیگەشمان زۆر تاقیگەیەکی جوان ئەوروپیە کاتێک کە دەرەچێ دیسان پشتگیری بۆ بکەین ئاوا تقریبا 72 ساعات 72 کاتژمێر لای خۆمان ئێڵینەوە و سەرڕاچووکە بەڕێوەبەری تاقیگەی خۆراک لە پارێزگای هەڵەبجە هەروەها کوالیتی کۆنتڕۆلی لە شاری سلێمانی ماوەیە جاریەن بەڵام ئەوان تاقیگەی خۆراک هەموو هەفتەیە 2 جار 3 جار سەردانەکەن و دۆشاوەکە نمونە لێ وەرن ئەبن بۆ تاقیگە سوپاس بۆ خوا تا ئێستا ڕەزامەندیان دەربڕیوە و زۆربەی هەرچی کارمەندی تەندروستیە ڕوویان کردە دۆشاوی تەماتەی شارەزوو. من دەرو محەممەد لێرە لە پرسراوی بەشی تاقیگەم ئەو ئیشانەی کە لێرە ئێمە ئەیکەین تەنها تێستە فیزیاییەکانە ئێمە تێستە کیمیاییەکان لێرە ناکەین ئەینێرین بۆ تاقیگەی خۆراکی هەڵەبجە ئەوان لەوەیەکەن ئێمە لێرە ئەم دۆشاوی کە بەرهەمیەهێنین ئەو ڕۆژەی کە بەرهەمیێنین تا 3 ڕۆژ لێرە ئەمێنێتەوە لەبەرەوەی ئێمە ئەو دۆشاوی هەمانە وەکوتم لێرە خۆمان تێستی کیمیایی بۆ ناکەن یا بایۆلۆجی ئەینێرین بۆ تاقیگەی خۆراکی هەڵەبجە تا ئەنجامی تاقیکردنەوەکە نێتەوە ئێمە لێرە نایخینە بازاڕەوە لەبەرەوە من لێرە ئێستا تێستە فیزیاییەکانی بۆەکەم. ئێمە یەکەم جار پەستانەکەی وەرەگرین ئەو ڤاکیومێک کە لە ناو قوتووەکە هەیە زانین تا چ ئاستێکە ئایا ئەو ڕێژەیە کێشە بۆ قوتووەکە دروست ناکات لە پلەیەکی مەسەلەن ئێمە لەلای ئەمە هاوین زۆر گەرمە پلەی گەرمیەکە بەرز بێتەوە بتەقێ دوای ئەوە پلەی گەرمی وەرەگرم بزانم پلەی گەرمی چەندێکە ئایا گونجاوە یان نەگونجاوە دواتریش پێچەکەی وەرەگرم زانین ڕێژەی پێچی چەنە ئەگەر هەر شتێکی نەگونجاو هەبێت ئێمە یەکسەر ئەو بەرهەمەی هەمانە پێداچوونەوەی بۆکەین دواتریش بزانین ڕێژەی برێکسەکەی چەنە لەبەرەوەی ئێمە برێکسی دیاریکراومان بۆ ئێمە لە بینی وەکو لەسەر قوتووەکەش نووسیمانە لە 26 بۆ 28 ئەگەر لەو ڕێژەیە کەمتر بێت ئەوە ئێمە نایاڵیم بچێتە بازاڕەوە. ئەگەر ئەو کێشەیەتی بتوانین چارەسەریکەین ئەوە دووبارە هەوڵین چارەسەریکەین و لە قوتونانی بکەین بەڵام ئەگەر کێشەکە شتێک بێت کێشە بۆ هاوڵاتیان دروستکە بە هەموو شێوێ فڕێن و لایەبین سپاس بۆخوا بەرهەمەکەمان زۆر باشە تا تووشێ و کێشەیەنەوە. ئەمەیان ریفراکتۆمیترە بۆ پێوانەی برێکسە لەبەرەوەی ئێمە لە دۆشەوە بەپێی برێکس ئیشەکەین ناڵین خستی چەند ناڵین برێکسی چەنە پێوانەی ئەو برێکسەیەکەین بزانین ئایا برێکسی گونجاوە یا گونجاونە بەپێی ڕێگەپێدراوی عێراقی ستانداردی عێراقی برێکس ئەبێ لە 25 کەمتر نەبێت
بەڵام برێکسی ئێمە دایمە لە 26 زیاترە ئەمەشیان گەرمی پێوە پلی گەرمەکەی پێوین ئەمەشیان PH میتەرە ئەمەشیان PH میتەرەکەمانە هەروەها ئەمەشیان پێوانەکردنی ڕێژەی ڤاکیومەکەیەتی زانین ڤاکیومی چەنە. دوایەوەی کە لە بەشی دووەم کاتێ یەکەم خۆناغ با بڵێن ئەوە هەوا ئەدێن لەسەری قووەکان دەبرێت کە ئاوی پێوە دەبرێت کە جەنگ نەکات. دووەم ڕێکەوتی بەرەمهێنان و بەسەرچوون تەنانەت کاتژمێرەکەی دێیە. دوایی دەبێت تێپەڕ ئەبێ هەر بە زنجیرایەک بەسکێدا بۆ وسکە ئاگاتە لای دەستگایەک ئەو دەستگایە سەری پلاستیکی لێدا. دوای ئەو سەرە پلاستیکە ئەگاتە ئەمە دوا قۆناغە لێدا ئەو دوا قۆناغە ئەکرێتە ناو کارتۆن و لە کارتۆنشە ئەخرێتە سەر پالێت و پالێتەکە ئەپێچرێتەوە و ئێتە دوای کە ئەنجامی پشتینەمان وەرگرتەوە لە بەڕێوەرزی تاقیقی خۆراکی لە هەڵەبجە کە ئۆکەیمان لەوێ وەرگرت و کەوتیان شیاوە ئیتر ئێمەش ڕەوانەی بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراق و تەنانە وڵاتان دەرەوە یەکەین. ئێمە سپاس بۆخوا بۆ هەموو پارێزگاکانی عێراق نردومانن لە هەموو پارێزگاکانی عێراق لە بەسڵ ناسەیە پارێزگای عێراق نێکە و دۆشاوی بۆ نەچووبێ ئەتاوەکو ڕۆژ بەڕۆژ دەوێش بەرەو پێشتوونی زۆر بەخۆیەوە ئەبینێت. ئێمە بەش خۆشحاڵیەوە کە ئەوەی با بۆ جەماوەری بڵێم و ئەوانەیە کە گوێیان لە دەنگمە بە دڵنیاییەوە و تەنانە ئەو دکتۆرانەیە کە پشتیان بۆ کردو بە هیچ شێوەیەک ئێمە بە هیچ شێوەیەک تەنانە ڕێژەیەکی زۆر کەمیش بە هیچ شێوەیەک ڕێژە کەمیش کەرزیە پارێزانە وای حافزە تێ ناکەین. ئەوەی کە تێیەکەین تەنها خوێیە. خوێش زۆر تەندروستە. زۆربەی تاقیقەکان شاهدەی ئەومان بۆ ئەدەن و بۆیە لەم کەناڵانە جوڵێن هەر دکتۆرێک هەر ئەوانەیە کە پسپۆڕی خۆراکن ئەگەر بینیان ئەم دۆشاوی ئێمە بە هیچ شێوەیەک کەرزیە پارێزبەندی تیا بێت ئەتوان داوای یاساییمان لەسەر تۆ بەرکەن. دەبێت ئەمە کە هیچ کەرەسەی ڕەنگیشی تێ ناکەن چۆن ڕەنگیش هەم چنیاییە بەڵام تەماتی خۆماڵی چەند ئەندازیارێکمانەیە ئەو تەماتی لە عێراقایە لە هەرێمی کوردستان بە تایبەتی دەشتی قشتەپە و لەگەڵ دەشتی شارەزوو کوالەتی تەماتەی ئێرە دەشتی شارەزوو لەگەڵ قشتەپە لە تەواوی جیهانە هیچ تەماتێک بە کوالەتی تەماتەی دۆشاوی خۆمان ناکات. خۆی لە خۆیان کوالەتی بەرزە و لە عەرزێکی ساغ دەرەچێت لە زەویەکی ساغ دەرەچێت جا کە بێدای دەرەچێت ئاڵە بەڵام تاوەکو نزیکی ساڵێ هەژمان هەر بەو ئاڵی ئەمێنێتەوە بەڵام دەورەکەی من ڕەنگی تێ ناکەن احتمال دوای ساڵێ وردەوە لە بەرەو دێزی و بەرەو ڕەشبوونەوە بڕوات ڕەنگی دۆشاوەکەمان. خۆتەزانی مەوضوع بابەتی ڕەنگ و چیمیاوی ئەوە ئێمە پرسیارمان کردووە ئەو ڕەنگەی تێ بکرێت بەڕاستی هەر ڕەنگەی ئەو دۆشاوە هەر کەرەسەیەکی چیمیایی تێکرێت بە تایبەتی ڕەنگ ئەوە ئیشەکە حرامەکە کە ئیشەکە حرام بێ من بۆیە ژمارە تەلەفۆنی خۆم لە قوتووەکەیاوە یعنی قوتووەکە ژمارە لەبەرەوە کە ئەگەر بێت و ڕەنگی تێکرا بیاشتێک دکتۆرێک یا هەر کەسێکی بەڕێز ئەتوانی ئاگادارمان بکاتەوە
کە بە هیچ شێوەیە ئێمە ڕەنگیشی تێ ناکەین بەو سروشتی ئەیخێنە بەردەستی هاوڵاتیان. ناسباب بەخۆی ئەمە هیچ ڕەنگە شتێ ناکەین پێم وتی وەکو تەماتەی کوردستان کە کوالەتی بەرزە خۆگریشە زۆر خۆی ئەگرێ زۆر جوانە دوای ڕەنگیشی زۆر زۆر ئاڵە بەڵام زۆر جارێ ئێمە وەژبێ تەماتەی پێنجێمان بۆ هاتبوو ئەو تەماتەی خۆی کە کوێستانە تەماتەی پێنجێن دائما تەماتەکەی دۆشاوەکەی ترش دەبێتێ جا زۆر جار ئەگەر هاوڵاتی گری ئەو دۆشاوەکە بێ بۆچی ترشەوە تەماتەی پێنجێن ئەجنا تەماتەی شارەزوو یا وەکو بەسڕە یا وەکو سینەڵ عەدنان یا وەکو قوشتەپە دۆشاوەکەشی زۆر جوان و زۆر ملایم و ڕەنگێکی ئاڵیشی هەیە خۆی ئەم تەماتانش کەکەن لە کوردستانەمان هەر کوردین هەر لە زەوی خۆمانەکەن بەڵام ئەو گرنجەکە هەیە کە توێکڵێکی تەنکێ و گۆشتی کەم هەر ئاوە یەک پارچە هەروەها وردەکەش ئەوە ڕێژەیەکی کەم دۆشاوی لێ دەرەچێت ئەجنابی لێ بێت بەڵام ڕۆژەیەکی کەم دۆشاوی ئەوە یەک دووەمی ئەوەش دۆشاوەکەشی ترشە هاوڵاتیان لەگەڵ ترشیانی. داواکارم لە لایەنی پەیوەندیدار ئەوانەیە کە گوێیان لە دەنگمە زۆر تاوەکو ئەمڕۆژ زۆرترین کێشەمان بۆ دووسەکەن کارگەکەمان پێ ئەوەسێنن تەدەخل لە ئیشەکانمان ئەکەن یان داوای دەکەن کەس تەدەخل لە ئیشمانان نەکا وازمان لێ بن لایەنی پەیوەندیدار سەحەیە تەندروستی بابێت بیبا بۆ پشکنین ئەو لایەنە کە پەیوەندیدارە بە ئێمەوە باسەردان کە بەڵام هەموو کەسێک بە نبنە هۆی ئەوەی کە کارگەکە بۆسێ و نبنە هۆی ئەوەی کە ئێمە نەتوانین هەناردەی دەرەوەی بکەین و ساڵانە چەندین گرفتیان بۆ دروستکردن و کێشە هاتوێتە ڕێمان و کە زۆر جار ناشتوانین کێشەکان باسکەین. ئێستا بەڵێنیان پێداوم کە ڕێگرین لێ نەکەن و ئاسانکاریم بکەن ئەگەر ئاسانکاریم بۆ بکەن من ئەم کارگە زۆر فراوان یەکەم و وای لێ یەکەم کە دۆشاویشی دەرەکی نەتوانێت بێتە ناو عێراق هەر هەموو عێراقەوە ئەتوانم بەشی هەموو عێراق بەرهەمی دۆشاوی تەماتە بەرهەم بێنین ئەگەر ئاسانکاریمان بۆ بکرێت.